زەرورە ئەمن ئەو هێزە وەکو هێزەکی نیشتیمانی دەزانم بەداکۆچی کاری سەرسەختی مافی گەلەکەی خۆی دەزانم کە گەلی کووردە بە حەقەت دەرهینانی لە لیستی تیرۆر زۆر زۆر زەرورە زۆر گرینگە و ئەگەر بە هەر شێوەک هەرچی لۆ بکرێت لۆبی لۆ بکرێت هەرچی لۆ بگرێتن حەقی خۆیتی و بە پێویستی دەزان وەڵام من وەکو خۆم پشتگیری سەتی دەرهینانی پەکەکە لە لیستی تیرۆر دەکەم بە تایبەتی ئەگەر بێن بە مەودایەکی بابرێن فراوانتر بڕوانین لە بۆ مەسلەی پەکەکە لە ناو لیستی تیرۆر و دەرهێنانی پێم وایە ئاشتیەک بەرقرار دەبیتن لە ناوچەکە بەگشتی لە بۆ خودی دەسەڵاتدارانی تورکیا دەوڵەتی تورکیا لە هەموو کەس گرنگترە پێم وایە لە هەموو کەس زەرورترە لۆی ئاشتی بەرقراربی لۆی لە تورکیا بتوانن بە شێوەکی مەدەنی بە شێوەکی لەسەر مێزی گفتوگۆ کێشەی کورد چارەسەر بکرێتن چکە پێم وانە تورکیا بتوانیتن بە مەسلەی هێز بە مەسلەی ئۆپراسیۆن لە دوو ئۆپراسیۆنە لە پێش چاومان بۆ مێژوو سەلماندیتی کە ئەو مەوزوعە کۆتایی نایە داوای ڕەوای گەلەکی بە مەسلەی ئۆپراسیۆن کۆتایی نایە ناتوانن ئەو هەستی نەتەوەکی چەند ملیۆنی کە بکەن بتوانن بەهێز کپیکەن چەندە ئەوان بێن هاوکار بن لە بۆ ئەوەی کەوە پاکەکە لە لیستی تیرۆر دەربێ پێم وایە ئاسایشەکی ناوچەیی دروست دەبیتن و تێیدا دەوڵەتی تورکیا پێش هەموو کەس مستەفیدە پێم وانیە کە زەرەر بکاتن پێویستە وەکو تورکیش وەکو دەوڵەتی تورکیاش هاوکار بیتن لە بۆ مۆزوع ئەمن پێم وایە بە مێژووی تەواوی گەلی کوردستان مێژووی تەواوی گەلی کوردستان ئەو ناوە بەبەر شۆڕژگێڕان و بەبەر قارەمان و بەبەر ئەوانە ئەو شۆڕشانە بڕایە وەکو ناوی تیرۆر وەکو ناوی بابرێن کاتی خۆی کە بەعسیەکانی عێراق ناوی تریان لە پێشمەرگەی باشووری کوردستان دەنا ئەوانە ئەمە مێژومان هەیە لەسەر ئەو ناوانە پێم وانە ئەو ناوە شایستەی هێزێکی وەکو پەکەکە بیتن کە هێز پێم وایە وەکو خۆم هێزێکی نیشتیمان پەروەرە هێزەکە بۆ داکۆچیکردن لە مافی چوارپارچەی گەلی کوردستان تێدەکۆشی پێویستە هەمومان هاوکار بین هەموو هاوکار بین لە چوارچێوەی کوردستانە کە خاوەن یەک قسە بین خاوەن یەک هێز بین خاوەن یەک هێزی چەکداری نیشتیمانی بین بتوانین ئەو هێزی گەریلا لە لیستی پەکەکە دەربین و واژۆی کۆ بکەینەوە لە هەر چوار پارچەی کوردستان و بتوانین ئیدی ئەو هێزە لە لیستی ڕەش و قایمەی تیرۆریست دەربینین لەبەرەوەی تاکە هێزە هەتا ئێستا کە توانیتی کە خەباتی چەکداری بک لە پێناو وە سەرخۆبوون و ڕابوونی گەلی کوردستان و یان وەدیهێنانی دەوڵەتی کوردی بۆیە پێم باشە ئێستا کە واژوو کۆ بکرێتەوە لە هەر چار پارچەی کوردستان بۆ دەرهێنانی هێزی گەریلا لە لیستی ڕەشدا ئێماگەر بتوانین ئەو هێزە دەربینین لە لیستی تیرۆریان لە لیستی ڕەش دی دەتوانین هەنگاوێک بنێن بۆ سەرخۆبوونی دەوڵەتی کورد ئەگەر بێت و لە لیستی تیرۆریان قایمەی ڕەش دەربێنین گەریلاکان دەتوانین هەینێکە گفتوگۆ بکرێت لە نێوان ئەو حکوومە فاشستای تورکیا و لایەن گەریلاوە ئیدی دەتوانن ئاشتی بەرقەرار بێ لە هەموو ناوچەکان چکە ئێستا کاگەرم تەماشای دەوڵەتی تورکیا بکەین لە ڕۆژئاوای کوردستان هەم داگیری دەستدرێژی دەکاتە سەر خۆسەری و هەم لە باشووری کوردستان و لە هەموو ناوچەکانی بگرێت بۆمە چەند ڕۆژێک لەمەوە پێش هێرشی کردە سەر کەمپی مەخمور لە ناو جەرگەی وڵاتی عێراقە 10 کیلۆمەتر دوورە معناوێ ئەگەر ئەوان ئاشتی بەرقەرار نەبی لە هەموو کوردستان و عێراق و لە هەر چار پارچەی کوردستان ئاشتی بەرقەرار نابێت.